لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئیسراف نەکەن، زێدە مەسرەفی نەکەن. مانجی ڕەمەزانیش وەکو مانگەکانی تر ئەگەر بێت و تایبەتمەندێکی هەبی لە ڕووی عیبادەتەوە، بەڵام با هەوڵ بدەین لە ڕووی سەرفکردن تۆزێک دەستی پێوە بگرین، ئەوەی لە دەستمانە ئیسراف نەکەین، پێداویستەکانی خۆشمان بە شێوەیەکی گونجاو بکڕین. بۆیە کە نرخی کەلوپەل گرانە بێ لەبەرەوەی بابەتەکە گشتیە تەسیر لە هەموو خەڵکەکە، خەڵک هەمووی حاجەت و پێویستی هەیە، ناچار دەنگدانەوەی یان ڕنگدانەوەی سلبی لەسەر ژیانی هەموو تاکەچی ئەبی. طبعاً بەحقیقت ساڵانە لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز داخوازی خەڵک لەسەر هەندێک کەلوپەل و کڕینی هەندێک کەلوپەل زیادە بێت. بۆیە خەڵک بۆ ئەوەی بتوانێت ئەم ئەرکە ئاینە بە شێوەیەکی ڕێکوپێک بە ئەنجام بگەینی، هەوڵەدا ژمارەیە کەلوپەل بکرێ ڕوو لە بازار بکە. ساڵانە دەبینی گۆڕانکاریەک لە بازار ڕوەدا نرخی کەلوپەل گرانە بێت. یعنی بە تایبەتی ئێستا ئەمە لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆزین وەکو باسەکرێ گۆڕانکاری لە هەندێک نرخ و کەلوپەل کراوە، سعرەکان بەرز بووینەوە. ئێمەش ئەوە دەزانین کە عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش بە قۆناغێکی سەختی دارایی تێپەڕەچێ، موچەکان لە کاتی خۆی نادرێن، خەڵک باری دارایی باش نییە. بۆیە پێویستە برا تاجرەکانمان بیر لە دەوڵەمەندی خۆیان نەکەنەوە، بەڵکو هەوڵ بدەن ئاور لە خەڵک بدەنەوە، هەوڵ بدەن هاوکاری خەڵک بکەن، هەوڵ بدەن بە قازانجێکی کەم قناعەتیان بێ. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا زیاتر قسە و گفتوگۆ بکە بۆ ئەوەی نرخی کەلوپەل هەندێک شتدا بەزێ، چونکە هەندێک کەلوپەل هەیە لەوانەیە پەیوەست بێ بە حکوومەتی عێراقی و تعریفەی گومرجی ئەوانە وەکو باسەکەن ئەم ئیجراعاتانە سوکتر بکرێن، چونکە مانجی ڕەمەزانی پیرۆز هەموو خەڵکێک پێویستی بە بازارە، هەموو خەڵکێک پێویستی بە کەلوپەلە. گرانیەکەی کاریگەری لەسەر خەڵکی هەژارە بێ، لەسەر خەڵکی فەقیر و کەم دەرامەتە بێ. بۆیە گرینگە ئێمە هەموو لایەکمان هاوکار بین، حکوومەتیش بە ئەرشی سەرشانی خۆی هەڵبستێ بە شێوەیەکی باشتر بۆ ئەوەی پێکەوە وەکو ساڵانی ڕابردوو مانجی ڕەمەزانی پیرۆز بە شێوەیەکی جوان بەڕێ بکەین.